یەکەم ڕەوانشاد خالید دلێر پیاوێک هەبوو کوردپەروەر، پێشکەوتوخواز لە بابەتە فلۆکلۆرەکان، پسپۆڕ و خاوەن قەڵەمێکی بە پڕشت و لە کار نەکەوتوو، سەربەرز و خۆنەدۆڕاو. ئەم کەڵە پیاوە ناوی جەلال تەقی بوو. ڕەوانشاد فەرید زامداری شاعیر ناوێکی دیاری گۆڕەپانی ڕۆشنبیری و ئەدەبی کورد بوو. من هەر لە کۆتایی شەستەکانەوە نووسین و بڵاوکراوەکانی جەلال تەقیم خوێندۆتەوە و ڕێزم لێ گرتووە. ڕەوانشاد عەبدولمەجید ماوەتی مرۆڤێکی دڵسۆزی کارەکەی خۆی بوو لە بواری کەلەپور و مێژوو وەرگێڕان کە لەو ڕێگەیەوە خزمەتی بە ڕۆشنبیری کورد کردووە. خوا لێی خۆش بێت تاهیر ساڵح سەعید چیرۆکنووس مرۆڤی چاک و نووسەری چاک و وەرگێڕی چاک بوو، سەد مەخابن. ڕەوانشاد سەلام مەنمی چیرۆکنووس مامۆستا جەلال تەقی ئەو فریشتەیە بوو کە هزری جیهانی و بەرهەمی مێشکمانی بە نەتەوەکەمان ناسی و دا ئەنرێ بە کۆڵەکەی وەرگێڕان و هەوێنی سامانی نەتەوەی کورد. بەڕێزان ئێستاش هونەرمەند ئازاد مەحموود تۆفیق شلق بە مەقامێک بەرزاریەکە جانە گرفتاری تۆ بووم، جانە گرفتاری تۆ بووم، وێژم بە قەزار ڕای، مەستی خوماوری تۆ بووم، تاعەتم بە فەنار ڕای. جانە گرفتاری تۆ بووم، وێژم بە قەزار ڕای، مەستی خەیاڵی تۆ بووم، تاعەتم بە فەنار ڕای. ساقی شەرابم کە تۆ بووی، عمرم بەسەر خۆشی ڕای، کە تۆ بوویتە قیبلەکەمم، جانە دوعام بێ جەواب ڕۆی. وەلای خودا ڕۆی، گورەجی کە و ڕەڤەتار، لالە نەزەرێنە کە چوویتە قیبلەکەم، دوعام بێ جەواب ڕۆی. کەس کاریان خاکەمم، ئەی ڕۆ بەسەر بەبا عەمەرم جانە خوایە بمێنە
نشيل نيتا جانا لبرقا كسي ئامادەبوانی ئازیز بۆ ڕێزگرتن لە ڕۆحی پاکی ئەم کۆچ کردووە و بە ڕێزانە و گیانی پیرۆزی مامۆستا جەلیل تەقی ئەندازیار باساتێ دەست لە سەرسنگ بۆستی. ئامادەبوانی بەڕێز بە خەراتنیەکی گەرمەکەم سڵاو و ڕێز و ئەدەب و ڕۆشنبیری یەکێتی نووسرانی کورد و هەموو ئەدیبان و ئەو کەسانەی بە درێژایی تەمەنیان بە قەڵەم و بە هەڵوێستیان خزمەتی نەتەوەکەیان کردووە بۆ ئێمە جێگای شانازین. ئەمڕۆ ماوەی 30 ساڵ تێپەڕێ بەسەر کۆچی کەسێکی هەزناسک و دڵسۆز و وەرجێڕ و ئەندازیار مامۆستا جەلال تەقیدا. ئەم پیاوە پیاوێکی کارامەڵ بووە کە توانیوێتی کۆمەڵی شاکاری ئەدەبیمان لە ئەدەبی ڕووسی بۆ وەرگێڕێتە سەر زمانی کوردی لەوانە وەکو ئەو پیاوەی وێرای بپرسێ خەبات لە ڕێی کوردستانە نونخاڵفین هەروە چەندەها کتێبی تر وەکو دووبرا وەکو کتێبی سێ خوشکەکەی دۆستەفسکی کەواتە کارامایی ئەم پیاوە وردی ئەم پیاوە لە جێی ئیشەکە و کارەکەی خۆی کە ئەندازاری بووە بەڵام ڕۆحێکی ئەدەبی و خانەوادەیی قەڵەمسازی هەبووە. مامۆستا جەلال لە ساڵی هەفتا کە یەکێتی نووسرانی کورد دروست دەبێ دەوێت ببێتە ئەندام لە ئەنجامە بارگای یەکێتی نووسران لە بەغدا ئەبێ دەڕوات بۆ لای باشتی کاکە مەمبۆتانی دەڵێ مێ ببم بە ئەندام لە یەکێتی نووسران ئەویش ئەڵێ کاکە تو ئەندازیاری خۆی شتێکە نییە مە چۆن بکەین بە ئەندامێ بەبەر هەمێ پێبێ ئەوژێت بەنهەم چی بێڵە دوو کتێب بێ ئەوە نەبێ باشە ئەڵێ باشە بە سەرچاو دوای 2 ڕۆژ خنەخنیە گێ بە پلیکانەکەسان کاکەمە دەنگەدەنگی بیسێت ئەماشاکە وی ئەڵێ سەرکەوە سەرکەوە کە سەرەکە حەماڵە یەک فەردە کتێبی پێ هەڵێ ڕێژێ لێ قوربان ئێسا بم بە ئەندام کاکەمە مەڵەوەڵات تۆ نەبی بە ئەندام نادە ئەوەشم پێ ناکرێ. هەڵوێستی کاک جەلال زۆر گرنگە لە کاتی ڕەوەکە بە تایبەتی ئەو ڕۆژانەی کە ئاوارەیەکی زۆر ڕۆی کردە یەکێتی نووسەران بەرەگای یەکێتی نووسەران ئەم پیاوە لەگەڵ مامۆستا عوسمانە بە خواردن بە نەوت بە سوتەمەنی بە پێویستی بە بەتانی تا بەیانی ئەم پیاوەشتی بۆ ئەو خەڵکە ئاوارەیە بردووە خەمی خۆی نەبوو خەمی ئەو خەڵکەی بووە کەواتە مرۆڤی دروست ئەو مرۆڤەیە لە هەموو لایەنێکەوە کەلێنەکان پڕکاتەوە بەم نەمری مێنێتەوە ئێمە هەموو مرۆڤین بەڵام چێمانەمێنێتەوە تۆ سەری پیرەمێتکە سەری مامۆستا گۆرانکە سەری مامۆستا کامەرانکە کەمە گردی سەیوانە جێگای نزرگەی هەموو ئەدیبانە هەموو خەڵکی تێکۆشەر و قارەمانە لەبەرەوە مامۆستا جەلال تەقی لای ئێوە و لای ئێمە و لای هەموو کەسێکی دڵسۆز بە نیشتیمان و بەخاک هەرگیز نامرێ ئەگەر ئەو بمردایە و بێدەنگ بوونە وەکو زۆر کەسێکە ژێرخاگە کەوت و کەس جڵەوی بیرکردنەوەی ناگرت بەڵام ئەمڕۆ نەتەوەکەمان دەرێخا چکەم بێ چ زۆر بێ کە کەسانی نەمر و کە کەسانی بە خزمەت و کە کەسانی خاوەن قەڵەم و هونەرمەند و گۆیندە و شاعر هەمیشە زمون لای میلەتەکەیان و خەباتیان و تێکۆشانیان هەرگیز کۆتایی نایە بۆیە ئێمە ئەمڕۆ بە ناو یەکێتی نووسەرانی کوردەوە سوپاسی کەلپوریش ئەکەین کە هەمیشە کەسە نەمرەکانی لە یادا کەم و زۆر خامۆشیان ناکە و بەیادیان نەکاتەوە ئەوەشمان نای وایە ئێمە ڕۆڵەی نەتەوەیەکی زیندوین کە ئەبێ بەرەو تشکی خۆری سەربەخۆی و ئازادی بڕۆین نەمری بۆ جانی مامۆستا جەلال تەقی و هەموو ئەو کەسانەی لە پێناوی بەرژەوەندی نەتەوەیان و قەڵەم و ڕۆشنبیریا سەریان نایەوە ئێوە شەرشاد بن. زۆر سپاس بۆ بەڕێز کاک فوئاد محەممەد ئەمین جێگەری سەرۆکی نووسەران بۆ وتارەکەی.
خوا لێ خۆش بوو فەخرەدین ڕەئوف لە چوارینەیەکدا کە بۆ مامۆستا جەلال تەقی نووسیوێتی ئەڵێت جێگە پەنجەت لە ئەدەبی کوردیدا دیارە پێنووس لە ئاستی تۆدا شەرمەزارە هەتا کاتی مردنت خاوەن هەڵوێز بووی ملت ئەسوو لە چەقۆ و سێدارە. ئێستاش تکا لە بەڕێز محەممەد مەردان سەرۆکی کۆمەڵی کەلەپور دەکەین بفەرمێت بۆ خوێندنەوەی وتاری کۆمەڵ. درود بۆ ڕوحی پاکژی مامۆستا جەلال و تەواوی ئەندامە کۆچ کردوەکانی کۆمەڵەی کەلەپور و فۆلکلۆری کورد. مامۆستا جەلال تەقی لە دوا کۆپلەی هۆنراوەی نەوەی دوا ڕۆژدا کە لە ساڵی 1985دا نووسیوێتی و ئەڵێت چاک بزانە شاخ نانەوێ ئێستا بێ یا 100 ساڵی تر قارەمانێک هەڵەکەوێ ڕۆڵەی دڵسۆز دوای خۆی ئەخا وەک هەورە تریشقە تووڕە لەو دی و گەردوون ئەگرمێنێ تۆڵەی گوڵاڵە سوورەی سوتاو لاوی کوژراوی بە سزات لێ ئەسێنێ. بەڕێزان جەلاتەقی ئەندازیار و نووسەر و بیرفراوان و لووتکەی چیای وەرگێڕان و دارستانێکی چری پڕاو پڕ لە کوردایەتی و هێمای مرۆڤ دۆستی و چلە پۆپەی داری نیشتیمان پەروەەر بوو پەپولەیەکی باڵنەخشینی بزێوی وێڵی ڕووناکی و شنەی شەماڵی مەڵکەندی و لەرەی شەپۆلی ئاوی ماسی حاجیحان و گوێبیستی شەوانی گوێ ئاگردانی ماڵە باوان بوو وەکو چۆن ئەستەمبول بۆ پیرەمێردی مەزن قوتابخانە بوو بۆ ئەفراندن و داهێنان بە هەمان شێوە سۆڤێتیش بۆ مامۆستا جەلال مەڵبەندێکی مەزن بووە بۆ گەشەکردن و فراوانبوونی ئاسۆی دنیا جوانەکەی وەرگێڕان کە لەو بوارەدا شوێندەستی دیارە. لە هەمان کاتە سۆڤێت بۆ ئەو خوێندنگایەکش بووە بۆ گەشە پێکردنی ئاوەز و هزری کوردایەتی نمونەش بۆ ئەمە یەکێک بووە لە ئەندامە سەرەتاییەکانی کۆمەڵەی مارکسی لینینی کە دواتر ناوەکەی گۆڕا بە کۆمەڵەی ڕەنزدەرانی کوردستان کە لە ڕۆژی چوارشەمەی دەی 1970 دامەزرا. ئەویش لە یادداشتە دەستنووسەکەی خۆیدا کە تاکوی ئێستا چاپ نەکراوە ئاماژەی بۆ ئەکات و ئەڵێ لە دوای بەیانی 11 ئازاری 1970دا کە ئەو ساڵە لە شاری بەغدا بووم دەسم پێ کردەوە و لەگەڵ شەهیدان شێخ شەهاب و جەعفەردا لە یەک شانەدا ئیشمانە کرد. واتە مامۆستا جەلال تەقی یەکێک بووە لە ئەندامە هەرە سەرێشەکانی کۆمەڵەی ڕەنزدەرانی کوردستان. بەڕێزان ڕۆژانی چوارشەمە لای کورد زۆر پیرۆزە و بەرز ڕاگیراوە بۆ منیش بوو بۆ قەڵەندەرخانەکەی پیرەمێرد و کەشتەکەی نوحی مامۆستا نەجمەدین مەلاو ساڵ وێنە پڕ لە زانستەکەی مامۆستا شێخ محەممەدی خاڵ کە هەموو ڕۆژانی چوارشەمە بووبوونە شوێنی کۆڕ و کۆبوونەوە و دانیشتنی ئەدیبان. بە هەمان شێوە ڕۆژانی چوارشەمەی کۆمەڵەی کەلەپوریش وەکو ئەو شوێنە پیرۆزانە لەبەر بەخشینی زانیاری قسە خۆشەکانی مامۆستا جەلال بەرنەئەکەوت. بیرمە ڕۆژێکیان وتی کە قوتابی بووم لە سەروبەندی دەسەڵاتی برجینێف دا بروسکەیەکم نات بۆ ڕۆژنامەی براڤدا هێرشم کردبووە سەر ڕژێم و داواشم کردبوو کە برجینێف پشتگیری گەلی کورد بکات و دژی ڕژێم بوەستێ. دوای بڵاوبوونەوەی نووسینەکەم بانگیان کردم بۆ لای سەر نووسەری ڕۆژنامەکە و پێی وتم لەبەر ئەوەی گەنجیت سەر ناکەم بەڵام نەکەی جارێکی تر دووباری بکەیتەوە چونکە بە پێی یاسا کارێکی زۆر خراپت کردووە. منیش پێم وت لە پێناوی بەرژەوەندی گەلەکەمدا لە هەموو دەرگایەکە دەم. سەیوان ئەو سەیوانەی ئێستا لێرەی دیمەنێکی دڵگری خەماوی شاری سلێمانیە و ئاخێزگەی ئەندێشەی قوڵی هزری شاعیرانە
بۆ دەوڵەمەندکردنی هۆنراوەکانیان. تۆش لە ڕوانگەی ئەوینیت بۆ مەڵبەندی جەنزرگەی نووسەران و شاعیران و هونەرمەندان و مێژوونووسانی شار لە ئامێزی گەرمیە بۆ هەتایە نووسیت. ئێستا تۆ سەیوانت جوانتر کردووە، سەرقافڵە و پێشەنگی ئەندامە کۆچکردوەکانی کۆمەڵەی کەلەپور بوویت. ئیتر لە دوای تۆ کێ بێت ڕازگۆیانە تۆماری ڕۆژانەی نەتەوەکەمان بنووسێتەوە و خەبات بکات لە ڕێی کوردستان و نهێنی کۆنترین مێژوو بۆ نەتەوەکەی بجێڕێتەوە. بەداخەوە دوای تۆ خۆشیەکان شێوە، شەوە سپیەکانیش ڕەش بوونەوە و کەسیش پڕکێشی ئەوە ناکات وەکو ئەو پیاوەی وێرای بپرسێ مەملەکەت بۆ وای لێ هاتووە. بەڕێزان، لیژنەی سەرپەرشتی یادکردنەوەی شەوی چلەی ئەم ساڵ بڕیاریاندا 40 کریستاڵ بۆ ئەندازیار و نووسەر مامۆستا جەلال دروست بکەن و لە شەوی 21 دوانزەی ئەم ساڵ پێشکەش بەو بەڕێزانە ئەکرێت کە لیژنەی باڵا دەستنیشانی کردووە. سوپاس. ڕۆڵەی زیندان گەرچی کوێر بووم بەڵام بە چاوی دڵمەوە بۆ لەداتوم مەگەر نازانی ڕێزیندان بە چاوی دڵ بەدیەکرێ و ئەگڕۆڵاوە تەڕاوام هێناوەی لەگەڵ دەریاوای لەگەڵ ژیاوان مەبەسەدیە فرەوان بێ ڕزگاری بێ بۆ گشتگەلان ئێستێ کوڕەکەتم لەلایە أرجعنا ديننا رولا شفاكان لقل كيد يا مجوها باكان لنا ودكين علينا قل امسر شوار التوان برزليل يا يسمعون يا كاكمعون يا درود و حرمەت بۆ ڕۆحی پاکی نووسەر و ڕووناکبیری مەزنی میلەتەکەمان جەلال تەقی. بێگومان جەلال تەقیەکێکە لەو نووسەر و ڕووناکبیرە مەزنانەی نەتەوەکەمان کە بەڕاستی جێگەی شانازیە بە تەمەنێکی کەمەوە جەردەیەک یا هەگبەیەکی دەوڵەمەند و زەنگینی لە نووسین و پەرتوک و وەرگێڕان و بەدواداچوون و لێکۆڵنەوەی پێشکەش کردووە کە بەڕاستی شایانی ڕێزە. هەرچەنە ئەو تەمەنێکی زۆر کەم ژیاوە بەڵام توانێتی خزمەتێکی زۆر گەورە بە میلەتەکە بکات بنەتەوەکە بکات
و جەلالتەقیەکێکە لەو ڕووناکبیرە گەورانەی کە لەگەڵ کۆمەڵێک لەو ڕووناکبیرانەی سەردەمی خۆی و کۆمەڵێکی تر لە پێش خۆشیە بناغەکانی نەتەوەیی بوون و نیشتیمانی بوون و ڕۆشنبیری پایەی ڕۆشنبیریان لە باشووری کوردستانە و بە تایبەتی لە شاری سلێمانیا دروست کردووە. طبعا ئەم بناغانە کە دروستیان کردووە زۆربەی جار ڕوبەڕووی ئالنگاری و زەحمەتی و ئاستەنگ بۆ دروستکردن بوونەتەوە، بەڵام توانیوانە لەسەر پێی خۆیان خۆیان فان ڕابگرن بە توانا و لێهاتوو سەلیقە و زانابوونی خۆیان هێشتۆتەوە. یانی سەر ڕای ئەوەی کە ستەم و داگیرکاری ڕژەمەکانی عێراقیش هەبوون، بەڵام ئەوان توانیوانە بەردەوام بوون و بەڕاستی ئەو هەک بە دەوڵەمەنە پێشکەش بە میلەتی کورد بە تایبەتی بە شاری سلێمانی بکەن. طبعا ئەو بناغەی کە ئەوان دایاننا، ئەو پایەی کە ئەوان دایاننا بەڕاستی بەردەوام بوو کە ئەگەر پەرەی پێ بدرایە، گەشەی پێ بدرایە، ئێستا میلەتی کوردیان شاری سلێمانی لە دۆخێک کردەوە لە ڕەوشێکی جیاوازترا بوو. بەداخەوە ئەوەی کە ئەوان کردیان و ئەو پایە گرنگەی کە ئەوان دایان کوتا، چی پایەی نیشتمان پەروەری، چی پایەی ڕووناکبیری لە بەتایبەتی لە ناو شاری سلێمانیا 30 ساڵە بە بەرنامەی مەبەستدار کوڕە جووتیارن لە هۆنراوەی دروددا کە بۆ مامۆستا جەلالتەقی نووسیوە ئەڵێت: وتم ئەم کۆستە گەورەیە نرکەی تاریکی جێدێڵێ، لە مەزرعەی وڵاتی غەم ژێر ئەرخەوانێک ئەچێڵێ. تکا لە خات و بەیان محەممەدی شاعیر دەکەین بۆ خوێندنەوەی. لە شارێکی پڕ لە زار و ستەمە چاوت هەڵانی، بوویت بە هەورێکی پرشنگدار و جوانیت بەخشی بە سلێمانی. ئێستا ئەم شارە پڕە لە تۆ، خەریکە نەتناسنەوە نازانم بۆ. تۆ پەڵە هەورێکی سپی بوویت پڕ لە باران، بۆ داکردنی خۆشەویستی و دنیا جوانەکەی وەرگێڕان. تۆ نەک لە سەیوان بەڵکو لە دڵان نووستویت بە پەنهانی، بۆ هەتا هەتایە تەقی گیان مێژوو شانازیت پێوە دەکات بەلکە زێڕینەکەی سلێمانی. تۆ ئەندازیاری نەک هی ڕێگاوبان، بەڵکو پەپولەیەکی نەرمونیانی وێڵی چرای کوردایەتی بوویت. ئەی پێنووسە باڵا بەرزەکەی گشت کوردستان. زۆر سوپاس. ژیاننامەی مامۆستا جەلالتەقی. مامۆستا لە ڕۆژی شەمە 25 یانزەی 1939 لە شاری سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1945 چۆتە حوجرە و لە مزگەوتی موفتی. دوای 2 ساڵ چۆتە قوتابخانەی گۆیژەی سەرەتایی. لە پۆلی پێنجەمی سەرەتاییدا باوکی کۆچی دوایی دەکات. مامۆستا ئەحمەد تەقی پورزای ئەیگێڕێتەوە لای خۆی، هەتاکو خوێندنی ناوەندی و ئامادەیی لە ساڵەکانی 1957-1958 لە شاری سلێمانی تەواو ئەکات. لە ساڵی 1960 بۆ تەواوکردنی خوێندنی باڵا نێردراوەتەوە بۆ مۆسکۆ. ساڵی 1967 ئەندازیاری بیناسازی تەواو دەکات. ساڵی 1968 ئەگەڕێتەوە بۆ عێراق لە وەزارەتی کاروباری باکووردا دامەزرا و دائەمەزرێت. پاشان ئەگوێزرێتەوە بۆ فەرمانگەی ئەشغال لە شاری سلێمانی و دواتر ئەبێت بە سەرۆکی بەشی تەکنیکی لە بەڕێوەبەرایەتی ئەشغاڵی سلێمانی، هەتاکو کۆچی دوایی کورد سەرۆکی ئەو بەشە بوو. بوون بە ئەندام لە کۆمەڵەی کەلەپور لە ڕۆژی چوارشەممە 11/3/1992 ئەبێت بە ئەندامی کۆمەڵەی کەلەپور ڕۆڵی گرنگ و مەزنی لە پێشخستنی کۆمەڵەی کەلەپوردا هەبووە. هەروەها ڕاوێژکاری گۆڤاری کەلەپوری کورد بۆ و کتێبەکانی چاپ کراوە بە ناوەکانی خەباتی گەلی کورد لە یادداشتەکانی ئەحمەد تەقیدا. ساڵی 1970 دوو خەڵفێن خەبات لە ڕێی کوردستاندا لە ڕووسیەوە 1972. بۆ جیهانی پاچی مامۆستا جەلالتەقی و هەموو ئەندامە کۆچ کردوەکانی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد. جەلالتەقی لە خێزانە قوتابی ئەحمەد تەقی بوو، لە خوێندنە ئەندازیاری پیشەکەی بوو. جەلالتەقی بە سیما و بەرگا سادە بوو، بێهەوا و خاچی بوو،
بەژنی ڕێزی لە ناو خەڵکە هەتا ئەهات وەکو چرار بڵند ئەبوو. جەلال تەقی قسە خۆش بوو، میوان دۆست بوو، هەر وەکو سلێمانیەکی ڕەسەن دایمە و دەرهەم دەرگای ماڵی بۆ میوان و میوانداری لەسەر پشت بوو. دەم بە خەندە و پێکەنین بوو. جەلال تەقی لە مەیدانی پیشەییدا ڕاستەیەکی ئەندازەیی بێگەرد و پاک شوشەیی بوو. لە مەیدانی کارکردنە نمونەیی وەک ئاو پاک بوو. من خێزانی جەلال تەقیم ناوم نیعمت ئەحمەدە، کچی حاجی حمەی مەڵکەنیم، ساحێبی لانەم، کچێکی کەشمان هەبوو لانە، ئەوە عەمری خوای کرد. ئینجا من خێزانی لە ساڵی حەفتاکانە بووم بە خێزانی ئەو دائیمە خەریکی نووسین بوو، خەریکی وەرگێڕان بوو. منیش لە زۆربەی کتێبەکانە یارمەتیم ماوە، قەت جارێک نەبووە ببۆڵێنم یا قسەیە بکەم یا جەوەکەی لێ تێکگەم کە کتێبەکانی لێ تێکچێ یا ئیشەکەی بۆ نەکرێ، لە هەموو شتێکا یارمەتیم ماوە. ئەویش هەتا بڵێ یعنی زۆر هیە من و هادیە بوو، بە هەموو نەوعێک ژیانمان ئەبردە سەر بەخۆشی. من زۆر سوپاسیانەکەم، بە تایبەتی زۆر سوپاسی کەلەپورەکەم، خاستەن کاک محەمەد. هەموو ساڵێ ئەمان یادی ئەکەنەوە، هەتا ئێستا هیچ کەسێکی کە هیچ لایەنێکی کە یادی جەلالی نەکردوێتەوە. ئیتر زۆریش یارمەتی یاوم لە زۆربەی کتێبەکانە کە چوونەتە شوێنان کە بۆمان چاپکەن، هەر کاک محەمەدم لەگەڵا بوو. من هەتا زۆر سوپاسی ئەمانیش ئەەکەم کە عەزیەتیان کێشا هاتوونەتە سەر قەبران بەم وەزعە و بەم گەرمایە و بەم ناخۆشیە. من هەتا ماوم مەمنونیان نەبم. هەروەها زۆر سوپاسی دادەهێرۆ ئەەکەم، چونکم زۆر یارمەتی یاوم لە زۆربەی کتێبەکانە کە بۆی چاپ کردوم. ئیشەڵڵا ژیانێکی باش و تەمەنێکی درێژی هەبێت. منیش سوپاسی ئێوە. بەخێر بێن سەر چاو. ئەمڕۆ یادی 29 ساڵەی کۆچی دوایی مامەسا جەلال تەقیە. بێگومان مامەسا جەلال تەقی لە سەرەتای دەستپێکی هاتە ناو جیهانی نووسینەوە بە نازداوی پەرێشانەوە هات. بەڵام لەبەر ئەوەی لە تەمەنی 5 ساڵیە کۆچی دوایی کرد، ئەحمەد تەقی کە پورزای بوو بردێ لای خۆی ئەو پەروەردەی کرد. طبعاً ئەحمەد تەقی یەکێک بوو لە پیاوە منەوەرەکانی شاری سلێمانی و خاوەنی یادداشتەکانی ئەحمەد تەقیەوە زۆر بەناوبانگە. بە شێوەیەکی زۆر جوان مامەسا جەلال پەروەرداکە. مامەسا جەلال بۆ ڕێزگرتن لەو گەورەی ئەحمەد تەقی نازداوی پەرێشانەکەی گۆڕی بە ئەحمەد تەقی. لە ساڵی 1960 کە چوو بۆ سۆڤێت بۆ درێژە پێدان بۆ خوێندن، دیارەکە هەر وەک پیرەمێرد چۆن خۆی ئەفەرمێت کە چوە بۆ ئەستەمبۆڵ، لەوێ معریفەیەکی زۆر باشی لەگە خۆیان هێنایەوە بۆ شاری سلێمانی. بە هەمان شێوەش مامەسا جەلال تەقی کە لە سۆڤێت بوو، بە هەمان شێوەی مامەسا پیرەمێردی نەمرد، ئەوش گەورەترین سەروەت سامانێکی گەورەی بۆ نەتەوەکەی هێنایەوە بۆ شاری سلێمانی. ئەمڕۆ کە یادی 29 ساڵەی کۆچی دوایی مامەسا جەلال تەقی، بێگومان ئێمە وەکو کۆمەڵەی کەلەپور و فۆلکلۆری کورد لەگەڵ کۆمەڵەی هونەری میلی کوردستان پێکەوە ئەو یادە بەڕێوە ئەبەی پێکەوە ئەو یادە ئەکەینەوە. ئەوەی کە جێگەی وتنە لە یادی بڵێن شەوی چلەیە کە ئاکاتە 21/12 بە هەمان شێوە 40 کریستال بۆ مامەسا جەلال تەقی دروستەکەین لەو شەوەیە لە یادی یادکردنەوەی شەوی چلەیە ئەو 40
کریستاڵی مامەسا جەلال تەقی پێشکەش ئەکرێ بە 40 کەس کە لیژنەی باڵا دیاری کردووە. مامەسا جەلال خاوەنی زیاتر لە 34 کتێبی هەمە جوارە، مەسەلا بە زۆری لە رووسیەوە تەرجەمەی کردووە، لە عەرەبیەوە کردوێتی، لە ئەنگلیزیەوە تەرجەمەی کردووە و لە هەمان کاتشا خۆشی بڵێن بە کوردیش بە هەمان شێوەشتی نووسیوە. ئەوەی کە مامەسا جەلال من لە نزیکەوە پێکەوە زۆر دانیشتن و قسەیە کرد، ئامینەخانێکە بوو لەگەڵ ڕێکی خۆیان پیرێژنێک بوو، زۆر کاریگەری لەسەر مامەسا جەلال تەقی هەبوو، چیرۆکی گوێ ئاگردانی بۆ ئەجێڕایەوە، تەواوی ئەو چیرۆکانەی لای خۆی تۆمار کرد. بەرگی یەکەمی لە 1985 چاپ کرد، بەرگی دووەم بەداخەوە دوای کۆچی خۆی ئەو بەرگەش چاپ کرا. کتێبەکانی مامەسا جەلال تەقی ئەیزانی چی تەرجەمە بکە، مەسەلا نهێنی کۆنترین مێژوو یەکێک بوو لە کتێبە دانسقەکان کە ئێستاشی لەگەڵا بێ هەر دانسقەیە ئەو کتێبە، مەسەلا یاداشتەکانی مامەسا ئەحمەد تەقی کە لە ساڵی 1970 چاپی کرد، بە هەمان شێوە لە دوای ڕاپەڕینشەوە 2 چاپیکە کرایەوە، چاپی دووەم و چاپی سێهەم و ئەو جۆرشتانەوە کتێبەکانی مامەسا جەلال تەقی بە هەمان شێوە لە دوای خۆی بە هەوڵ و کۆشی دڵسۆزانەی خاتوون نیعمەت خان کە هاوسەری یا هاوژینی مامەسا جەلال تەقی بوو، یەکێکە لەو ژنە منەوەر و لەو ژنە دڵسۆزانەی کە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو زیاتر مامەسا جەلالی گیان بە ئەمڕۆ. بەڵێ ڕۆحشان سپاسانەکەم بەخێر بێتە چاو. جێگەی شانازی بوویمە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵی کە لە پور و فۆلکلۆری کورد کە هەستان بەیادکردنەوەی 39 ساڵەی پیاوێکی نیشتیمان پەروەر، پیاوێکی داهێنەر، پیاوێکی نووسەر، شاعیر، پیاوێکی تێکۆشەر بە هەموو معنایەک کە جەلال تەقی 39 ساڵ لەمەوە پێش گیانی فڕی بەرەو ئاسمانی نەمری و بەرزی ئەم پیاوە تێکۆشەرە بە هەڵوێستا کە چەند پلە و پایی گرنگی هەبووە لە ساڵی 1960 بە خوێندنی ئەندازیایی تەواو کردووە لە رووسیا، دوا بدوایەوە چەند ساڵێک خزمەتی ئەدەبی کردووە، چەندین کتێبی وەرجێراوە بووە لە زمانی رووسیەوە، کتێبی ئەدەبی، ڕۆمان، چیرۆکی بەرئاگردان هەبوو نەبوو، هەرچی چیرۆکی کە ڕۆمانی چەندین ڕۆمانی وەرجێراوەتە سەر زمانی کوردی، لەگەڵشە هەرم پیاوە تێکۆشەرە چەندین هەڵوێستی نیشتیمانی هەبووە و هیچ کات لە بەرەی میلەت لاینەوە، هەموو کاتدا بەرەی گەلەکەی خۆیان بووە خەباتی کردووە. ئێمە ئەمڕۆ کۆمەڵی هونەری میلی کوردستان شان بەشانی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد لێرە میاداکەینەوە 2000 ئەوەی کە من ئاگدار بن لە پلانە شەوی چلە کە شەوێکی کوردەواری فۆلکلۆریە، دیسانەوە مەراسیمێکی شکۆدار و پەیکەر بۆ ئەم مامەسا نەمرە. لە ڕاستیەوە بۆ چەند ساڵێک پێش ئێستا ئەکرێ بڵەمەوە بوو، بەڵام سپاس بخوا ئێستا میلەتی کورد بە شێوەیەک وشاربەتەوە. من خۆم شایەتیەوەیم لە چەندین وەڕاستیمە ئامادە بووم کە چەندین هونەرمەندیان نووسەر خۆیان بەدەستی خۆیان کردێلەی پەیکەرەکەی خۆیان بڕیوە، ینی ئێستا خەریکە سپاس بخوا و نەریتە کاڵە بێتەوە. کورد وشیارە وەکو مەحوی فەرمێ شکر وشیارە مەحویتەیەگە دنیا خەراباتە، ینی کورد ئێستا بە شێوەیەک وشیارەکە ڕێز زیندوەکانی ژەگرێ و ئەو خەریکە ئەو بیتە باوی نامێنێ. سپاس بخوا. سپاس بۆ